أبو فرمان من لبرامبر و پیغمبرا صلى الله عليه وسلم كجمعي رابردو وتمان چەند شتێکە ئیمان هێنان پێی شوێن کەوتن و خۆشەویستی و پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم تەوقیر و تەعزیم و ڕێز لێگرتن لە خۆی و لە ئال و بەیت و فەرموودەکانی و پەیام و ڕیسالەکەی و مسلمانان یەکێتر لەو واجبان و ئەرکانەی کەوا لەسەرمانە لە بەرامبەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا ئێمە بەڕاستی شوێنکەوتەی ڕاستەقینەی ئەو پێغەمبەرە بین صلی الله عليه وسلم خۆمان جوان بکەین بە ئاکار و خوو ڕەوشتی بەرزی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم چونکە هەڵگرتن و شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەخلاق و ڕەوشت و ئاکار و گوتار و ڕفتاری و پێغەمبەرە صلی الله عليه وسلم نیشانەی ئیمان و باوەڕ و خۆشەویستی تەواوە بۆ ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێت. دیارە پێغەمبەری نازدارمان خوای تەبارەک و تەعالا بۆ ئەوەی ڕەوانە کردووە کە مرۆڤایەتی سەرئەرزی مرۆڤایەتی پڕ لە ڕەحمەت و سۆز و بەزەیی بکات، خەڵکی بەڕاستی لە شەوە زەنگی کوفر و نەفامی و نەزانین ڕزگار بکە، خەڵکی لە زەلکاوی نەفامی و سوخۆری و بەدڕەوشتی بەرەو سەرکەوتن و لووتکەی سەعادەت و بەختەوەری بەرێ. ئەو پێغەمبەرە نازدارە خاوەنی زۆر ڕەوشتی بەرزە لە ڕەحمەت و سۆز و بەزەیی و میهرەبانی، لە سەماحەت و لێبوردن، لە نەرم و نیانی، لە سەخاوەت و وەفا، لە ئازایەتی و لە شجاعەت و نەبەردی و جوامێری، لە قسەخۆشی و هاوکاری، چەندەها صیفەتی جوان. بۆیە ئەو پێغەمبەرە خۆی ئەفەرمێت ئینەما بوعیثت لئوتەمم مەکارم الأخلاق ئەو صالح الأخلاق ئەو کەما قال. پێغەمبەری نازدار ئەفەرمێت خوا منی ڕەوانە نەکردووە ئیلا بۆ ئەوە نەبێکەوە برەو بە ئەخلاقە جوانەکان بم، ئەو ڕەوشتە بەرز و جوانانەی کەوا مایەی سعادەتی ئینسانە، مایەی بەختەوەری ئینسانە، مایەی خۆشبەختی ئینسانە. هەزاران سەڵاوەت لەسەر بێ پێغەمبەری نازدار، بەهۆی تۆوە بەڕاستی توانیمان وەک مرۆڤ بژین، توانیمان مانای ئینسانیەت و مرۆڤایەتی بزانین، توانیمان حەق و مافی یەکتری بین. خۆشەویستان، ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم خۆی ئەفەرمێت ئەوەی کەوا هەڵگری ئاکار و ڕەوشتی من بێ، متەخەلیق بێ بە ئەخلاقی من، خۆی جوان کا بە ئەخلاقی من، ئەوە بەڕاستی ئیمانداری تەواوە. ئەکمەل المؤمنین ئیمانا ئەحسەنهم خولقا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تەواوترینی ئیمانداری ڕاستەقینە، باشترین مسلمانی ڕاستەقینە، ئەوەی کەوا حەلاوەتی ئیمانی چەشتووە، ئەوەیە کەوا بەڕاستی لەسەر بەرزترینی ڕەوشتەکان بێت، لەسەر جوانترینی ڕەوشتەکان بێت. وخەیڕۆکم خەیڕۆکم لینسائیه. پێغەمبەری خوا فەرمێت لە کۆتایی حەدیثەکە ئیمامی ترمزی ڕیواەتی کردووە باشترینتان ئەوانن کەوا باش بێ بۆ ماڵ و منداڵەکەی خۆی، بۆ خێزان و بۆ چواردەور و جیرانی خۆی. و هەروەها ئەخلاق بەرزی، ڕەوشت بەرزی، شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەڵگرتن و خۆجوانکردن بە ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆشەویستان، هۆکارە بۆ ئەوەی کەوا تۆ لە قیامەتە شەفاعەتی پێغەمبەری خوا دەستکەوێت، هۆکارە بۆ ئەوەی کەوا تۆ لە خزمەت پێغەمبەرابی، تکاو شەفاعەتی بۆ بکە لە مەجلیسی ئەوابی. دوو کۆمەڵ و دوو تاقم زۆر لە پێغەمبەرەوە نزیکن. بۆ معلوماتان، تاقمێکیان ئەوانن کەوا متەخەلیقن بە ئەخلاقی پێغەمبەری خوا، سەحابە ئاسا، یعنی خۆیان جوان کردووە بە ئەخلاق و خوڕەوشتی پێغەمبەری خوا، کە ئەخلاقی پێغەمبەر هەمووی قورئانە، وەکانە خولوق القورئان. ئەبێت تۆ ئەخلاق قورئانی بی، ڕەوشتت وەکو قورئان وا پێغەمبەری خوا وابووە. ئەتەوێت نزیک بی لە مزی پێغەمبەری خوا بی، لەسەر کەوسەر بی، لە چیمەنەکانی بەهێشتا، لە ژێر سێبەری عەرشا، لە خزمەت ڕەسوولی ئەکرەما بی، ئەبێت ڕەوشت بەرز بی وەک پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، شوێنکەوتەی ئەو بی، سەحابە ئاسا. دوو کۆمەڵ لە خزمەت پێغەمبەرا زۆر نزیکن، یەکیان ئەوانن کەوا لەسەر ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەر خۆیان جوان کردو و لەسەر ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم،
کۆمەڵی دووهەمیان ئەوانن کەوا زۆرترین سڵاوات لەسەر پێغەمبەری خوا ئەدەن کە ئەوەش حەق و مافێکی پێغەمبەرە بەسەرمانەوە. حەق و مافێکی تری پێغەمبەر بەسەرمانەوە ئەوەیە زۆرترین سڵاواتی لەسەر لێ بدەیت. لە ناو ئەزکارەکانە زۆرترین ئەزکاری تۆ سڵاوات بێ لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، نزیک دەکاتەوە لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستان، پێغەمبەر فەرمێت صلی الله عليه وسلم: إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. رواه الترمذي. پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی ئەوەتان کە زۆر خۆشەویستە لە لای من و زۆر نزیکە لە لای من ئەوانەتانن طبعا لە ڕۆژی قیامەتە ئەوانەتان کەوا لەسەر جوانترین و باشترین و گەورەترین ڕەوشتە جوانەکان بن، یعنی ڕەوشتەکانی خۆی لە ڕەحم و سۆز و بەزەیی، لە سەخاوەت و فتوحەت، لە وەفا، لە ئازایەتی، لە نەبەردی، لە هاوکاری، لە خۆشەویستی بۆ چواردەوری خۆی، بۆ منداڵەکانی خۆی، بۆ جیرانی خۆی، بۆ قەوم و کەس، بۆ مسلمانان، بۆ ئینسانیت، بۆ حەیوانات، بۆ هەموو سەر ئەرز ئەبێ ئاوابی. پێغەمبەری نازدار ئەفەرمێت بەڕاستی ئەم کەسە لە منۆ نزیکە، لە مەجلیسی منایە، بەرتکا و شەفاعەتی منەکەی و خۆشەویستی منە. خۆشەویستان، و هەڵگرتنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و خۆجوانکردن بە ئەخلاق و ئاکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە فەرمانی خوایشە. خوای تەبارەک وتەعالا خۆی ئەفەرمێت: وإنك لعلى خلق عظيم. تۆ لەسەر بەرزترین ڕەوشتەکانی، خلوقی تو قورئانە هەمووی. بۆیە ئەفەرمێت: أطيعوا الله وأطيعوا الرسول. گوێڕایەڵی خوا بن، گوێڕایەڵی پێغەمبەر بن. ومن يطع الرسول فقد أطاع الله. ئەوەی گوێڕایەڵی پێغەمبەر بێ، گوێڕایەڵی خوای کردووە. یعنی گوێڕایەڵی تۆوە پێغەمبەر، شوێنکەوتنی تۆوە پێغەمبەر صلی الله علیه وسلم، هەڵگرتنی ئاکار و خوڕەوشت و گوتاری پێغەمبەر فەرمانی خوا جێبەجێ کردووە، یعنی ئیتاعی خوات کردووە. ئەگەر وا نەبی ئیتاعی خوایشت نەکردووە، خوا لێشت وەرناگرێت. وەکو چەند جار باسمان کردووە فەرقی ئێمە و یەهود و گاور و جوولەکە ئەوەی ئەوان شوێنکەوتەی پێغەمبەری ئێمە نین، بۆیە بەڕاستی کافرن بە پێغەمبەری ئێمە، بۆیە ئیتاعی خوایشیان نەکردووە و خوایش لێیان وەرناگرێت. و هەر دین و هەر ئاینێکی تریش ئێمە بۆیە بەڕاستی باشترین ئومەتین، چونکە شوێنکەوتنەوەی پێغەمبەرین، بەگوێ ئەو پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. خوای تبارك وتعالى فرميت ئێوە لە شوێنکەوتنی پێغەمبەرتانە کە قودوەیەکی حەسەنەیە بۆتان، بەڕاستی ئەگەن بە لیقای خوا لە ڕۆژی قیامەتدا سەربەرز و بەعیزەت ئەبن، شوێن و مەکانی تایبەتیتان هەیە. بەڕاستی ئێوە هاوڵ و هاودەمی پێغەمبەرەکەتانە بن و ذکر و یادی خوا زۆرەکەن، سڵاوات لەسەرەوە پێغەمبەرە نازارە زۆر لێدەن. لەو پێغەمبەری خوا بۆ ئێوە بەڕاستی ڕەوشتی بەرزۆرەیە، قودوەی حەسەنەی گەورەی ئێوەیە، بۆیە ئێوە شوێنە و پێغەمبەرە نازدارە بکەون. خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێ پێمان خۆشەویستان، کەواتە ئێمە ئەمڕۆ لە مجتەمەعی ئیسلامی ئێمە، کۆمەلگای ئیسلامی ئێمە، چونکە دوورین لە ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەری خوا، لە ڕەحم و سۆز و بەزەی، لە وەفا و لە ویژدان، لە ئازایەتی و نەبەردی، لە هاوکاری و ڕۆحی هاوکاری، لە خزمایەتی و دۆستایەتی، لە خۆشەویستایەتی بۆ خۆمان و ماڵ و منداڵ و چواردەور و جیران و قەوم و کەس و مجتەمە و کۆمەلگامان. بەڕاستی ئەمانە وای کردووە بەڕاستی ترازانێک لە ناو مسلمانانە دروست بووە، تەسامح نەماوە، لێبوردن نەماوە، دڵپاکی نەماوە. هۆکارەکەی چییە؟ دوورکەوتنەوەیە لە سونەتی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشەویستان، ناکرێ بەڕاستی من لافیتەیەک بەسەر دیوارێکە هەڵواسم و بڵێم وئینەکە لەعەلا خولوق عەظیم، بەڕاستی لەگەڵ ئەم لافیتە درۆ بکەم لەگەڵ پێغەمبەری خوا، درۆ بکەم لەگەڵ ئەو پەیامە کە بڵێم تۆ لەسەر بەرزترین ڕەوشتەکانی ئەی پێغەمبەری خوا، کەیتر بەرزترین ڕەوشتەکان هەموو ڕەوشتە جوانەکان وەکو ئەرزم کردن لە سۆز و بەزەیی و ڕەحمەت و شەفەقەت و تەسامح و لێبوردن و دڵپاکی و خۆنەویستی و ئیسار و هەموو ڕەوشتە جوانەکان، بەڕام لەولاوە بەڕاستی من لەگەڵ ئەم پەیامە درۆ بکەم، ڕەحمەم نەبێ، سۆزم نەبێ، نەبۆ خۆم، نەبۆ منداڵم، نەبۆ چواردەورم، نەبۆ جیرانم، نەبۆ ئینسانیت، نەبۆ مرافایەتی. لە کاتێکا بەڕاستی یان مەسەلە بڵێم
تۆ لەسەر بەرزترینی ڕەوشتەکانی خوا پێت فەرمێ پێغەمبەر من شوێن کەوتەی تۆم بەڵام بەڕاستی لە ئاکار و گوتارما درۆ بکەم. درۆ صیفەتی ئینسانی مسلمانیە. پێغەمبەرەکەی ئێمە صادق الئەمین بووە لە زمانی جەهالەتی شاکە هێشتا نەبوو پێغەمبەری خوا لە ناو خەڵکیا بە صادق الئەمین مەشهور بووە، بە پیاوێکی ڕازگە و ئەمین و دەستپاک و داوێن پاک مەشهور بووە. تۆ ئەم پەیامە هەڵواسیوە بە بەردەمی دوکانەکەدا، بە بەردەمی ماڵەکەتە، بە بەردەمی کۆڵانەکەتە، بەڵام ڕاست ناکەی لەگەڵیا، درۆکەی لەگەڵیا. خۆشەویستان، پەیامت هەڵواسیوە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. یا بە گوتارت ئەیڵێی یا بە ڕفتارت جێبەجێی ناکەی، چونکە خۆشەویستان ئیسلام عیلم و عەمەل و ئیخلاسە. ئەگەر بێت و ئەمانەت یا نەبێ خوا لێت وەرناگرێت. هەر بە قسەی زل نییە، هەر بە لافیتە و قسەی ڕەنگاوڕەنگ نییە، ئەبێ لە مەیدانی عەمەلا بەڕاستی جێبەجێیکەی، لە مەیدانی عەمەلا کردەوەت جوان بێ، خۆت ڕازاند بێتەوە بە ئاکار و خوڕەوشتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. خوا بە پێغەمبەرە فەرمێت ئەی پێغەمبەر تۆ چونکە لەسەر بەرزترین ڕەوشتەکانی ئێمە تۆمان وا دروست کردەوە، ئێمە تۆمان وا داناوە، ئەگەر تۆ وا نەبوویتایە کەس شوێنی تۆ نایەکەوت. فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوا فەرمێ ئەی خۆشەویست بەو ڕەحمەت و سۆز و بەزەیەکەوا هەتە، بەو میهرەبانیە، بەو تەسامع و لێبڕنە، بەو مەکاریمی ئەخلاق و صالحی ئەخلاقە، ئەو ئەخلاقە بەرزانە کە تۆ هەتە بەڕاستی. ئەگەر تۆ ئەمانەت نەبوایە، ئەم ڕەحم و سۆز و بەزەی نەبوایە، تۆ پیاوێکی دڵڕەق بوویتایە، پیاوێک بوویتە زاتێک بوویتە حقد لە دڵا هەڵگرتایە، عەفوونتیان نەبوایە، تەسامع و سەخاوەت و فتوحەتیان نەبوایە، بەڕاستی دڵڕەق بوویتە کەس لە چواردەری و خڕ نەبوو. معلومی هەموو لایەکمانە چی نەکرا بە پێغەمبەری خوا؟ بوهتانی بۆ کرا، جوێنی پێدرا، قسەی پێوترا، دەرکرا لە زیەتی خۆی، ماڵی داگیر کرا، بوهتان بۆ خێزانەکانی کرا. ئەو کەسانی کە خاوەنی بوهتانەکان بوون پێغەمبەری خوا لە هەمویان خۆش بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەتحی مەکە هەموو ئەوانەی کەوا ماڵ و سەرۆ و سامانی خۆی و هاوڵانی داگیارکردن دەریان کردن، هەمویانی عەفوو کرد. قاتیلی مامی خۆشەویستی عەفوو کرد، ئەوەی کەوا بخۆری جەرگی مامەی بوو عەفووی کرد. یعنی ئەمە میهرەبانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە خوا ئەمانەی پێ فەرمێ کەواتە تۆی مسلمان ئەتەوێ ڕەفیقی پێغەمبەر بی، هاوڵی پێغەمبەر بی، پەیامی پێغەمبەرت هەڵواسیوە، ئەبێ بە گوێی بکەی، ئەبێ دڵت پاکەی، ئەبێ عەفو لێبڕنت یابێ. خۆشەویستان، ناکرێت وەک ئەرزم کردن ئێمە بەس بە شیعار مسلمان بین، بەس بە ناو مسلمان بین، بەڵام ئاکار و خوڕەوشتی پێغەمبەرمان نەبێ. ناکرێت بەڕاستی ئێمە بڵێن وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، ئەی پێغەمبەر تۆ ڕەحمەتی بۆ هەموو عالەم، دینی تۆ ڕەحمەتە، بەڵام ئێمە دینی پێغەمبەری خوا بکەین بە زەحمەت بەسەر خەڵکیەوە. هەر کەسێک بەڕاستی ڕیشی دانا بڵێن کافرە، هەر کەس شەرواڵەکەی کورد نەبێ بڵێن کافرە، هەر کەس لە فکر و بۆچوونەکەی من نەبێ بڵێ کافرە. یعنی ئەمە کارەساتە بەڕاستی. هەر کەسێک هاو عەقیدە و هاو بیر و باوەڕی من نەبێ بڵێم کافرە، هەر کەسێک بەڕاستی لەگەڵ حیزبەکەی من و سیاسەتی منان نەبێ بڵێم کافرە، بیکوشە بەسەر ئەڵڵاهو ئەکبەرێکی بەسەرا بخوێنە. یعنی ئەمە پەیامی ئیسلام نییە. کاتێک تۆ ئەم پەیامەت هەڵگرتووە، ئەم شیعارەت هەڵگرتووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، ئەبێ زۆر بە ڕەحم و بە سۆز و بەزەی بیت. ئەو ئافرەتەی فەڕەنسا سۆفیا کە هاتەوە فەڕەنسا و مایکری قوشقی کرد و شێتی کرد و کێس کەوتە کەوڵی کە کۆمەڵێکیش فڕاندبیان بە حساب بەناو ئیسلامەمانەوە، بەڵام بەهۆی ڕەوشی کۆمەڵی مسلمان و مسلمان و ئیمانی هێنا و بەڕاستی ئیعلانی ئیمانی خۆی کرد لە فەڕەنسا. خۆشەویستان، بۆیە ڕەوشت زۆر گرنگە. ڕەوشت ئیسلام بە شمشێر خەڵکی مسلمان نەکردووە، شمشێری بۆ دیفاع هەڵگرتووە، دیفاع لە خۆی لە پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لا ئیکراها فی الدین. بڕۆ تاریخ خوێنەوە، ئیسلام لە ئاسیا و گەیشتە ئەوروپا، شەرق و غەرب هەر هەمووی بە ئەخلاق ڕۆیشتووە. تەتار و مەخۆلات مسلمانان ڕوخان، بەڵام ئیسلامیان لەگەڵ خۆیان بردەوە، بردیانە ئەو پەڕی جەمسەری سەر ئەرز. رووسیا و شوێنەکانی تریان پێ مسلمان کرد. ئێستا کاغستان و مەسەلەی رووسیا و داغستان و ئەم شوێنانە کە مسلمانن تەتار و مەخۆل بردیەوە بۆ شوێنانە. خۆشەویستان، ئەمڕۆ ئیسلام گەشتە بە ئەوروپا بەچی ڕۆیشتووە؟ بە ئەخلاق، بە ڕەوشت. تەتار و مەخۆل لەم وڵاتیان داگیری، خەڵکیان کوشت، قەتڵ و عامی خەڵکیان کرد، کتێب و توراسی مسلمانانە سووتان، بەڵام
بە ئەخلاقی مسلمان لێرە مسلمانون خۆشەویستان. ناکرێت بەڕاستی من بڵێم وئینەکە لەعەلا خولوقین عەظیم، پێغەمبەرەکەم پێغەمبەری ئەخلاقە و خاوەنی ئەخلاقی بەرزە، ئەم شیعارە هەڵواستن بەر دوکانە و ماڵە کۆڵانەکەمە، بەڵام غەشباز بم، بەڵام درۆزن بم، ساختەچی بم، دوکاندار و بەقاڵەکان، قەساب و میوەفرۆشەکان، مەعرەسی و هەموو خەڵکی معاملەچیەکانی بازار، کرێکار و وەستا، ڕئیس و ڕؤەسا، گەورە و وەزیر و گزیر، کرێکار و ئەمانە هەمووی بەڕاستی ئێمە مسلمانین ئەبێ ئەخلاقی مسلمانمان تیا بێت. خۆشەویستان، کابرا قەسابە گۆشتی هندی پێفرۆشێ بە گۆشتی بەرخی تازە، لەولا چەنووسێتی وئینەکە لەعەلا خولوقین عەظیم، ئەمە ساختەچێتیە. کابرای بەقاڵ تەماتەی گەنی پێدا، حەدیثی پێغەمبەریشی وەغن من غەشەنا فەلەیسە میننا، ئەی تۆ غەشبازی درۆزنی. کابرا بوهتانەکە درۆەکە بۆ چواردەری بۆ دراوسەی بۆ قەوم و کەسی، ئەڵێ بوهتان گەورەیە، پێغەمبەرەکەم لەسەر بەسنی ڕۆیشتە، من مەولودی پێغەمبەری خواکەم، من عیشقیم بۆ پێغەمبەری خوا، تۆ کەزاب و درۆزنی ڕووی دەم لە جەنابتان نەبێ. ئەوەی کە ئەو شیعارە هەڵەکە من بم هەر کەسێکە بەڕاستی، کاتێککە من شیعاری ئیسلام هەڵەکەم نابێ درۆ بکەم، نابێ بوهتان چی بم. من ئەڵێم بەڕاستی پێغەمبەرەکەم خوا پێ فەرمێت پێغەمبەرێکە دڵپیس نەبووە، دڵپاک بووە، بەڕاستی کەتمی غەیز و بوغزی خۆی کردووە، شاردوێتیوە و لای بردووە، دڵی پاکدێتەوە. پێغەمبەرێک بووە ڕەحمەت و سۆزیەنا و یوزەکیهم، ئومەتەکەی پاکاتەوە، بەڵام لەولاوە من کابرا جوێنێکی پێدام حەتا قیام و سەعە گەردنیازا ناکەم، حەتا قیام و سەعە لە بیرمە، هەر لە بیرم ناچێتەوە. ئەگەر کابرا ئەم لاولایشم ماسکە گەردن ئازایش لە یەکتری بکەین، بەڵام هەر لە دڵما ئەمێنێ بۆی، ئەمە حقدە، ئەمە بوغزە. ولا تحاسدوا ولا تباغضوا وكونوا عباد الله إخوانا. چۆن ئەبێت تۆ شیعاری پێغەمبەر هەڵکەوی دڵ پیس بێ، چۆن بەگوێی خوا ناکەی ومن عفا وأصلح فأجره على الله. خۆشەویستان، یعنی ناکرێ بەڕاستی ئێمە پەیامانە هەڵکەین باسی بکەین، بەڵام غەشباز بین، دز بین، درۆزر بین، ساختەچی بین، دڵپیس بین، نابێ، ناکرێت. بەهەرحاڵ ناکرێت مەولودی پێغەمبەری خوا بکەین، ناکرێت هاتوچەی چڕوپڕی مزگەوت بکەین، ناکرێت ڕیش دانێن و سیواک بکەین، لە ناو خەڵکیە خۆمان بە مسلمانێکی چاک دابنین، بەڵام ماڵ و منداڵمان هیچ ڕەوشتێکی ئیسلامی هێوە دیار نەبێت، لە کچمان و لە ژنمان و لە کوڕمان، لە ماڵ و منداڵمان ڕوت و قوت بن، جلوبەرگی شەرعیان لەبەرا نەبێ، بەڕاستی دوور بن لە ئەخلاقی ئیسلامی، گوێن فرۆش بن، بەڕاستی عیبادەتکار نەبن، نوێش نەکەن، ڕۆژوو نەگرن. ئەی تۆ چۆن وەڵامی خوا ئەدەیتەوە؟ ئەی تۆ مەسئولی، تۆ بەرپرسی لەوەی کەوا کچەکەت سەری ڕوتە، ژنەکەت سەری ڕوتە، جلوبەرگی شەرعی لەبەرانیە، جلوبەرگی ئەوروپای لەبەرایە، بەست بە بەست شوێن کەوتەی گاور و جوولەکەیە، یەیتە مزگەوتیش نوێژەکەی ڕۆژوو ئەگری، ئەڵێ وئینەکە لەعەلا خولوقین عەظیم، لەسەر بەرزترین ڕەوشتەکانە پێغەمبەری خوا. ئەی ناکرێت ئینسان ئەبێت دڵسۆز و ماڵ و منداڵەکەی خۆی، و لەسەریشی محاسبە ئەکرێ، ئەمانەتە لەلات. خوای تبارك وتعالى يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. خۆتو ماڵ و ماڵ و پارێزە لە ئاگری جانم، ئەو ئاگرە جان مەی سوتەمەنەکەی ئینسان و بەردە، بە چیەی پارێزی؟ بە ئیمان، بە دین، بە تربیەت، بە ڕەوشت بەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، عائلەی پێغەمبەری خوا، عائلەی سەحابە. یعنی خۆشەویستان ناکرێت ئێمە ئەم پەیامانەمان بەدەستەوە بێ، بەڵام بەڕاستی لە ناوەڕۆکە هیچی جێبەجێ نەکەین، هەر ناو بێ و ئیسم بێ و هەڵمان کردەوە شیعارێک بێ، بەڕاستی خۆڵکردنە چاوی خەڵکی و چواردەوری خۆشمان بێ، بەتەمای بەهەشت بین، بەتەمای شەفاعەتی پێغەمبەری خوا بین. قەسەم بەخوا بەتەمام مەبن، قەسەم بەخوا ئەوەی کەوا جێبەجێکاری ئەخلاق و گوتاری پێغەمبەری خوا نەبێ، شوێنکەوتەی پێغەمبەر نەبێ، لەسەر بەرزترین ڕەوشتەکانی ئەو نەبێ، من بم تۆبی، شێخ بێ، سۆفی بێ، سەید بێ، هەرکەس بێ، عالم بێ و دانا بێ و زانا بێ، قسە بۆ ئێوە بکاو، ئێوە مەسەلەی گوێی لێ بگرن، خۆی جێبەجێی نەکا، ئێوەی جێبەجێ نەکرد. قەسەم بەخوا پێغەمبەر بەریە لێی، قەسەم بەخوا پێغەمبەری خوا تکاو شەفاعەتی بۆ ناکا. یعنی خۆشەویستان، ئەم پەیامانە زۆر گەورن، زۆر پیرۆزن، ئەبێ بەڕاستی عمل و علم و عمل و ئیخلاص تیا مەوجود بێت، ئەو کاتە بەڕاستی سەربەرزی دنیا و قیامەتە بی. خۆشەویستان، یەکێک لە داعیە بەراوەکانی ئێستای حاضری کە ئێستا لە حیاتەمە لە وڵاتی میسرایە، ئەڵێ چوومە وڵاتی بەریتانیا، لە وڵاتی بەریتانیا قسەم بۆ خەڵکیە کرد،
ئافرەتێکی ئینگلیز مسلمان بوو هاتە پێشەوە وتی من مسلمان بووم و سوپاس بخوا خوا هیدایەتی داوم ئاشنای کردوم بە ئیسلام پەیامی ئیسلام بە خۆشەویستی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم. تی لێم پرسی هۆکاری مسلمان بوونی تۆ چی بوو؟ وتی هۆکاری مسلمان بوونی من ڕەوشت بەرزی کۆمەڵێ مسلمان بوو کە لە کارگەیەکا ئیشمانە کرد ئەوە وای لێ کردم مسلمان بم. ئەها ڕەوشت بەرزی چەند مهمە؟ زۆر گرنگە ڕەوشت بەرز بین، چواردەوری خۆشمان مسلمانکەین پێی. بۆیە بەڕاستی ئیمامی عومەر ئەفەرمێت بە بێدەنگی بانگەشە بۆ ئیسلام بکەن. یا ئیمام یا سەیدنا عومەر چۆن ئێمە بەڕاستی بانگەواز بکەین بە بێدەنگی فەرمی بە ڕەوشتی بەرزتان کە خەڵکی چاوتان لێ بکا ببن بە قودوە ببن بە ڕەحمەت نەبن بە زەحمەت و نیقمەت بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستان ئەم ئافرەتە وتی بەس بە تەنها بە ئەخلاق و خوو ڕەوشتی کۆمەڵە مسلمان کە لەگەڵ مابوون. چیان کردەوە کۆمەڵە مسلمانە؟ تی بە یەکەوە کارمانە کرد، سێ و چوار نەفەر بووین، ئەوان عەرەب بوون مسلمان بوون، بەڵام وەک مسلمان بوون بەڕاستی بەس تەنها من مسلمان نەبووم لەگەڵیانە ئینگلیز بووم. کاتێکە خۆیان قسەیان ئەکرد بە یەکەوە من لەوێ حاسر بوومایە بە زبانی خۆیان مەوجەکەیان نەئەگۆڕێ و قسە بکەن وەکو سەر ناوخۆشمانە هەیە هەنە ناو کووردە کابرا دوو زاخۆی دوو هەورامی دوو سۆرانی ئەگا بە یەکسەر مەوجەکە ئەگۆڕێت. ئەمە نابێ، ئەمە خلافی سنەتی پێغەمبەری خوایە. بە تایبەت مەسەلەی ئێمە سێ نەفەرین، دانەیە سۆرانی دوان هەورامێ، دوان سۆرانی و دانەیە هەورامێ، ئەگەر مەسەلەی حاڵن دەبن لە یەکتری مەوجەکە بگۆڕێ ئەو تێنەگا ئەمە لە ئیسلامە حرامە، جایز نییە، جایز نییە بۆ مەعلوماتتان. جا ئەم ئافرەتە وتی ئەوان کە لەگەڵ من نابوون بە ئەنگلیزی قسەیانە کرد، بە عەرەبی قسەیانە کرد. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کەوا بەڕاستی من تێبگەم گومانی خراپیان پێ نەبم. تی لێم پرسین باشە بۆچی ئێوە کە لەگەڵ منان بە ئەنگلیزی قسەکەن کە لە من دوور کەوتنەوە ڕۆشتن ئیتر بە زبانی خۆتان قسەکەن؟ وتی ئێمە پێغەمبەرەکەمان پێمانە فەرمێ چپەچپ مەکەن، کە سێ نەفەر بوون چپەچپ مەکەن، دوانتان بە یەکۆ چپە بکەن و دانەیەکتان دڵی بکەوە خەتەرەوە. ئێستا چپەچپێ ناوە سێ نەفەر دوانەکە ئەوە لەولاوە دڵی شتێکە، ئەمە حرامە، جایز نییە. وتی ئەمە پێغەمبەرەکەتان وا فەرمێ؟ وتی بەڵێ پێغەمبەرەکەمان وا فەرمێ. کەواتە پێغەمبەرەکان زۆر شارستانی بووە، زۆر گەورە بووە، وەڵای شایستە ئەوەیە دوای بکەوی. دوای دیراسەی ژیانی و پێغەمبەرە بۆم دەرکەوت کە لەسەر بەرزترینی ڕەوشتەکانە شایەتمان وێنا مسلمان بوو. ئەوەی هۆڵندا کە لەسەر پێغەمبەر کاریکاتێری دەرکرد. دوای دیراسەی عادی پێغەمبەری خوا و مسلمان بوو، ئیمانی هێنا، خۆی و کوڕەکەیشیان زیارەتی پێغەمبەریان کرد و لە بەردەمی مەرقەدی پێغەمبەری خوا دەستیان کرد بە گران و تۆبەیان کرد. ئەی پێغەمبەر تۆ ئەو پیاوە عەزیم و گەورەی ئێمە بێدەمیان لە قسمەتتا کرد. بۆیە ڕەوشت زۆر مهمە. تۆ مسلمانێ بێ بە ڕەوشت بی، بە ئەخلاق بی، بەم ڕەوشت بەرزی و ئەخلاقی و خەڵق مسلمانکەی، چواردەور و مسلمانکەی. خۆشەویستان بەڵگە و ئەسەری صحیح و قیسە و چیرۆک لەم بارەوە زۆر زۆرە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە سەدەمی ئەوە سێ گەنجێتر باوکیانی کوشتە بوو. ئیمامی عومەر گرتی فەرمی بۆ باوکی و گەنجەتان کوشتووە، باوکی و گەنجانە کوشتووە. وتی قوربانیان من وشترە ئەلاوەڕان شوان بووم، باوکی ئەم گەنجانە بەردێکی دا بەسەری وشترێکمی کوشت، منی لە تۆڵەی ئەوە بەردەکە مەڵۆ دامە بەسەری باوکیانم کوشت. حەزەتی عومەر فەرمی دەی کاکە ئەمە خۆ تۆ ناکرێت لەسەر وشترێ پیایە بکوژی، ئەی ئەرشەکەیەدا بۆی ئەو ژاری زەرەرەکەی. تی قوربان تازەکردن فەرمی قیساسی تایە، وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب، لە تۆڵە سەندنەوە ژیان بەرپا بێ، نەک وەکو ئەم دزوو جەردانەی ئێمە دزوو جەردە و مافیای دنیان ئەم ناوە خەڵکی پێکوشنەوە یان خەنە سژن و دوای ئەیان خەنە پشتی مەسوولەکان و خەڵکی تریان پێکوشن و قەڵەویانەکەن. قیساس ئیسلام یعنی عەدالەت، یعنی دادپەروەری، یعنی محەبەت، یعنی ئاشتی، یعنی بەرپابوونی خۆشگوزرانی. ئیمامی عومەر فەرمووی ئەبێ تۆ قیساسی لێ بکرێت، یان ئەوان عەفو بکەن یان ئەبێ بکوشتێت لە بەردەمی جەماوەرێکی زۆرە ببی بە دەرسی وانە بۆ ئەوەی کەواتە کەس ناکوژێت، چونکە تۆ قاتیلی ئەبێ بکوژێتەوە. خەڵکیە زۆریان تۆ کردەوە کە ئەیتر قیساس لەم کوڕە بسێنن بیکوژنەوە. ئەم کوڕە وتی بە حەزەتی عومەر قوربان خەلیفەی مسلمانان، خەلیفەی ئیمانداران، من باوک و دایکم وەفاتی کردووە، برایەکی بچووکمەیە لە ماڵەوە، کۆمەڵێ زێڕ و ئاڵتونیشمان هەیە لە ماڵەوە، براکەم نازانێت لەکوایە، با بڕۆم ئەم برامە
ئەو شتانەی پێی نیشاندم تەسلیمی مامۆکە سوکارەکەمی کەم چونکە من ئەمرم نەوەک ئەم ماڵ و ماڵ سەرەتە نەدۆزیێتەوە لە کیسمان بچێت لە کیسی بچێت. حەزرەتی عومەر فەرمی جا کێ کەفالەتەکا و تۆ ئیسە لە بەردەستمانای قاتیل و پیاوکوژی ئەبێ بتکوژینەوە چۆن بەرتەدەین؟ فەرمی قوربان ئیجازەی 3 ڕۆژم بن واللهی ئەگەڕێمەوە. فەرمی کێ کەفیلتە؟ ئەبوو زەڕی غیفاری لێوا بوو فەرمی ئەم پیاوە کەفیلی منە. حەزرەتی عومەر فەرمی بە ئەبوو غەفزەر تۆ کەفالەت دەکەی؟ فەرمی بەڵێ کەفالەت یەکەم. کابرا ڕۆیشت، یەکەم ڕۆژ نهاتەوە، دووەم ڕۆژ نهاتەوە، سێم ڕۆژ لە مەغریبێکی درەنگە جەماوەر خەڵک وەستاوە بۆ قیساز و تۆڵەسەنەوە و کوشتنەوەی کابرا. حەزرەتی عومەر فەرمووی بە حەزرەتی ئەبی زەڕی غیفاری فەرمی ئەگەر نێتۆ تۆ کوژمەوە لە جێکەی چونکە تۆ کەفیلیتی، تۆ ئەبێ قیساسەکەی بی. نهاتەوە. حەزرەتی ئەبی زەڕ دڵی لە مشکایەتی هەموو چاوەڕێیە ئەم کابرا چۆن نهاتەوە، ئەم پیاوە مبارەکە چۆن توش بوو بە کەفیلی. خەڵک ناڕەعەتە لە ناکاتێک کابرا پەیا بوو و هاتەوە خزمەتی حەزرەتی عومەر و فەرمی قوربان هاتوون دە قیساس نێسەنە. فەرمی چۆن هاتیتەوە؟ فەرمووی بۆ ئەوەی نەڵێن وعدە و پەیمان لە ناو مسڵمانانە نەماوە، خوا ئەفەرمێت وەفا بە وعد و پەیمانی خۆتان بکەن، با نەڵێن وعد و وەفا نەماوە، وعد و وەفا ماوە. من التزام بە وعدی خۆم هەیە، کابرام کردو بە کەفیلی خۆم، بەڵام بەڕاستی کەفالەتەکەی سوپاس یەکەم ڕێزی لێگرم من چۆن ئەو توشکەم و بەڕاستی وعدەی خۆم بشکێنم بەویش و بەخوایش. بە ئەبوو زەڕی غیفاری وت ئەی تۆ چۆن کەفیلی کرد ئەم کابرا نەناسی؟ فەرمووی با نەڵێن لە ناو مسڵمانانە متمانە نەماوە، سیقە و باوەڕ نەماوە، وەڕەحم و سۆز و بەزەی نەماوە، هاوکاری نەماوە، لەبەر ئەمەم پشتیوانی کرد بووم بە کەفیلی. سێگەنجەکەیش دەستیان کرد بە گریان بۆ ئەم دیمەنە، بۆ ئەم شێوازە کەوا بینیان، وتیان بە حەزرەتی عومەر قوربان ئەوە ئێمەش لەبەر خاتری خوا و ئەم مەجلیسە ئەو گەنجەمان عەفو کرد. الله ئەکبەر. حەزرەتی عومەر فەرمی بۆچی عەفوتان کرد؟ فەرمیان بۆ ئەوەی کەوا نەڵێن لە ناو مسڵمانانە عەفو لێبوردن نەماوە. بەم ڕەوشتە بەرزە ئەو مەجلیسە هەمووی دەستیان کرد بە تەکبیر و الله ئەکبەر. ئەمە ئیسلامە، ئەمە مسڵمانانە، ئەمە ئیمان و دینە. خۆشەویستان، ئیمان و دین ئاوال ئەبێ واتە لێ بکە. خۆشەویستان، یعنی ناکرێت تۆ لە ناو کۆمەڵگا متمانە لە دەستدەی، ناکرێت وعد و پەیمانەکانە بشکێنی کەیمان ڕۆژانە وعد زۆر بە یەکتری ئەدەین بەڵام مخالەفە یەکەین، وامان لێهاتەوە متمانمان بە یەکتری نەماوە، ڕەحم و سۆز و بەزەیمان نەماوە، تەسامح و لێبوردن نەماوە لە بینمانە، شت زۆر ئەکۆڵینەوە، شتی کۆن زۆرێنینەوە، وەڵا ئاوای کرد ئەمەی کرد ئیتر من لێ خۆش نابم، ئیتر عەفوی ناکەم، ئیتر واسی لێ نایانم، ئیتر کاکە ئەمانە زۆر ئەمانە لای خوا حوجە نییە، لای خوا بەڵگە نییە، بەڵکو ئەبێتە نیقمەت بۆت لە قەبر و لە قیامەتیشا. خۆشەویستان، کەواتە ئێمە ئەرک و فەرمانمان لە بەرامبەر ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم وەک چۆن ئەبێ ئیمانمان پێ بێ، وەک چۆن ئەبێ خۆشمان بوێ، وەک چۆن ئەبێ ئێمە تەعزیمی بکەین، ڕێزی لێ بگرین، ئەبێ هەڵگری سونەتەکانی بین، متخەلق بین بە ئەخلاقی ئەو کاتە بەڕاستی سەربەرز و بە عیزەتین لە دنیا و لە قیامەتە. خوایە لە هەموو لایەکمان خۆش بی، خوایە لە هەموو لایەکمان ڕازی بی، خوایە دڵمان نورانی کەی بە نووری خۆشەویستی خۆت و پێغەمبەرە نازدارەکەت صلی الله علیه وسلم، خوایە عاقبەتمان بەخێر بگێڕی، خوایە دڵمان فراوان کەی، متخەلقمان کەی بە ئەخلاقی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، تەسامح و ڕەحم و سۆز و بەزەیمان پێ بەخشی. یا ربی خواه لباوکو دایکمان خوش بە، لباوکو دایکمان رازی بە، دەرەجاتیان عالی کە، شیفای نەخۆشەکانمان بە، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، هیدایەتی گەنجە جوانەکانمان بە. یا ربی خواه مناڵەکانمان ساڵح کە، ئیسلاحی دڵ و دەرونی هەموو لایەکمان بکە، ئیسلاحی خۆمان و خانەوادە و ماڵومنداڵمان بکە، لیباسی حیا و حورمەت و عیزەت و ئەخلاقی پێغەمبەر بکە تاجی زێڕین بۆ خۆمان و خان و هەدوو ماڵومنداڵمان، بیکە بەرگی خۆمان و ماڵومنداڵمان. پەروەردگارە لێتە پاڕێنەوە کار بەدەستی وڵاتمان یان بۆ ئیسلاح کە، یان عالیەها سافلە تەفر و تونان کە لە کۆڵی میلەتیان کەرەوە، خیانەتیان یەقبوڵ مەکە، درۆ دەلەسەیان یەقبوڵ مەکە، دزی و جەردەیان یەقبوڵ مەکە، زوڵم و ستەمیان یەقبوڵ مەکە، خۆت وعدت داوە، وعدی تۆ ڕاستە، زاڵم و ستەمکار ڕسوا بکەی، خوای ڕسوایان کەی مادەم میلەتیان ڕسوا کردووە، خوای لە قبوڵیان لیان قبوڵ نەکەی و ئەم میلەتیان توی سەرگەردانی کردووە، خوای لیان قبوڵ نەکەی و خاک و وڵاتی میلەتیان هەزار فرۆش کردووە. یا ربی خواه لەتە پارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ناو جوانەکانی خۆت، لەبەر خاتی خاتە داران ساڵحان و پێغەمبەران و پیاوچاکانت، بە ئیمان و بمانژێنە، بە ئیمان و بمان بنە، بە ئیمان و زندومان کردەوە، بەزەی بە کەساسی و تاماوی و تاریکی و تەسکی باریکی ناو گۆڕمانە بێتەوە. یا ربی خوای گیان لێتە پارڕینەوە
لروجي قيامتها لسر بردي سيرات وكبر ببرينوا لزير سيبري عشق دامان بني يا ربي خوالي قلب يغمبر وهاولانا عشر مان بكي پروردگارا شفای دلو درنیا ملاک مان بي شفای نخوش خستخانه كان مان بي شفای نخوش كاني مالو مان بي خوای ام وباء ام نخوشيه ام درمة ترسناكا ام وباء ترسناكا عالمي هنا وتزلزلا يا ربي خواه لهم سر ارزاها لي قرا يا ربي خواه لكول ماني كروا يا ربي خواه جان بس ده صلاة دعاء مان هي شر مان بيناكري لقل توا لقل زنوي دوا لقل سربازي توا خواه لسر ماني هالقرا برحم سوزي خود لبر خاطري نابي او بيغمبرك كردو بها ناوي خود لبر خاطري ناس داري او بيغمبرا لبر خاطري تقدير وريزي توبو بيغمبرا خوايا ام وباي كورونا مال سر القرا يا ربي خوايا لسباني لاوا اوي تجيرو ده بي خوايا شفاء عزلو بلي بومنيرا اوي نارعته زليل سرجا مكا يا ربي خوايا جان اوي توشي نبو سلامه ريكي يا ربي خوايا همولاك ما سلامكي ولات مان سلامتكي اوي بي وفاتي كردو بي مردوا خوايا بجنت شادي كي روحي شاد كي بجنت بلاي شيدي بي بخشي پروردگارا خوايا اوي مدالن يا مدال صالح بري اوي هيدي وصالني خوايا اوي صالحكي اوي هيتي مفقود ديار بيك وشادان كيتوا همو لايك مان بيك شاد كيتوا يا ربي خوايا جان بس ده صلاي دعاء مانيا دس مان بولاي توبر كيتوا خوايا باراني برقم مان بارنا ولات مان پر هرزاني فريقك خيران نرعتك من لسد لاوا يا ربي خوايا اوي دوست مان دوستي بي اوي دشمن مان دشمني دين مان خاك مان ولات مان اجتماع مان پیام و رسالة خود و پیغمبر خود دشمنی پیغمبر کمانه یا ربی خواه جان لی قبول نکی یا ربی خواه لی قبول نکی خواه خواه و جهش داش تفلتنا كيتو لكولي مروفاتي وسر أرسيف كيتوا آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. الحمد لله ثم الحمد لله الذي